عبدالله را جناب تنها دست بگین. زور سپاس بۆ بەشداریتان و بەدەوەی کە دەست کردکەم پێم خۆشە کە دڵخۆشی و خۆشحاڵی یەکجار زۆری خۆم بۆ پێکهاتنی ئەو کۆبوونەوە دەربڕم. من پێم وایە ئەوەی کە حەوت حزبی خاوەن نفوس حەوت حزبی چالاک لە مەیدانی سیاسەتی کوردستاندا ئێستا بە پیر بانگەوازی شۆڕشی ژنجیان ئازادیەوە هاتوون پێکەوە کۆڕێکی ئەوە پێک دێنن پێکەوە قسە دەکەن ئەوە بۆ خۆی یەکێک لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشەیە هەنگاوێکی یەکجار زۆر گرنگە و هەنگاوێکە کە بە بڕوای من ئەرکی هەموو کەسێکە چه کەسایەتی سەر بەخۆ بێ چ ئەوەنەی کە لە ئەنگری ڕێکخراوەکە من چ ئەوەی کە عەلاقەی بە سیاسەت ئەو ناوی بەڵام کورد بێ هەموو کەس دەبێت پشتیوانی لەو هەنگاوە بکە ئەو هەنگاوە یەکەمە بەڵام هەنگاوەکانی دیکەی گرنگترن هەنگاوەکانی دوای ئەو چه دەبن هەر لە چارچێوەی باسکردنی ڕابردوو یا ئەوەی کە دەبێ هەنگاوەک بەرەو پێش بشین من لەو چارچێوەیەدا دەمەوێت دەست بە قسەکانم بکەم استراتێژی هەڵبەشی کوردی ڕۆژهەڵات چۆن دەبێت هێزەکانی سیاسی کە بەک ئەکتەری سەرەکە بەک بڕیاردەرن ئۆتۆریتەی سیاسی کوردن ڕۆژهەڵاتی کوردستان چه بەرنامەیەکیان دەبێت بۆ داهاتوو چۆن دەتوانن بەرەو پێشوازی داهاتوویەک چونکە جیاواز بدەن ڕابردوومان ئەگەر هاتو شەپۆلێکی دیکەی ڕاپەڕین یا چالاکی سیاسی لە ناوخۆی وڵات دەست پێ کرد بزودنەوەی سیاسی کورد چۆن دەتوانێت بە گفتمانێکی هەوبەشەوە بە وێژمانێکی هەوبەشەوە هەم بەرەو پیری ئەو وەزیەتە بچێت و هەمیش کاریگەری لەسەردا بێت نەک ئەوەی کە کاریگەری لێبەربگرێت بێگومان دوولایەنەیە کاریگەری هەر بەردەگرێت بەڵام بە شێوەیەک بتوانێت کاریگەری لەسەر هێڵی بەرەو پێشچوونی بزودنەوەیەکی نوێ دابنێت ئێمە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست جیاوازین نە لە جیهان جیاوازین نە لە ئێران جیاوازین و نە لە ڕۆژهەڵاتی کوردستان و مەسەلەی کورد بەگشتی بۆیە من پێم وایە کە هەم هێزە سیاسیەکانی کورد هەم ئەو کەسانەی کە خۆیان بە لایەنگر دڵسۆز دۆست و هەوتەریت لەگەڵ هێزەکانی سیاسی کورد لە چارچێوەی بزودنەوەی هەوبەشی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبینن هەمومان ئەرکێکمان لەسەرشان ئەوەش ئەوەی کە ببینین لەکوێی ئەوەی کە هێزەکانی سیاسی ئێمە ڕووباسییان کرد کە بۆ من هەم جێگای دڵخۆشیە هەم جێگای پیرۆزبایی لێکردن ئەوە بوو کە ڕوانگەی خۆیان بۆ چوونەکانی خۆیان تێڕوانینەکانی خۆیان بۆ ئەو ڕاپەڕینەی کە لە 3 ساڵی ڕابردوودا ڕۆژهەڵاتی کوردستانی هەژاندووە دەربڕی هەندێکیان باسی پرۆژەی داهاتووشیان کرد کە زۆر گرنگە بە بڕوای من لە ناوخۆی کوردستاندا مەسەلەی هێزی سەربازیە مەسەلەی استراتێژی هەوبەشە مەسەلەی پلان بۆ کاریگەری لەسەر سیاسەتە مەسەلەی پێکەوە کارکردنە مەسەلەی دروستکردنی مکانیزمێک بۆ سیاسەتکردن لەگەڵ یەکترە ئەوەنە هەموو مەسەلەی ناوخۆی لێرەدامە پێویستمە بە پرۆژەیەکی هەوبەشێ پرۆژەیەکی هەوبەشی نەتەوەی ئەمەوە باس نییە چونکە ئێمە چەندە ئامادەبین ئەو حەوت هێزە لەگەڵ هێز و ڕێکخراوە و کەسایەتە سەربەخۆکانیش ئەگەر بەشدار بن ئێمە تەنیا دەبینە بەشێک لە قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چون بەشێکی قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا یا بەڕێکخراو نەکراوە یا لە چارچێوەیەکی دیکە لە بەڕێکخراو کراوە کە ڕەنگە لە دەروی چارچێوەی حزبانەدا بێت مکانیزمی پێکەوە کارکردنی ئەوەنە پێکەوە گرێدانی ئەو خەباتەی کە ئێستا لە دەرەوەڕ هەدایەت دەکرێت لەگەڵ خەباتی نێوخۆی چییە ئەوە دەگەڕێتەوە سەر جەبهەی نێوخۆی ئێمە بەڵام ئەگەر هەمومان هەو دەنگ بین هەو نەزەر بین هەو بۆ چۆن بین و لەباری نەتەوەی هێڵە سوورەکانمان دیاری کرد بێ لەباری سیاسیوە لانی کەم و لانی زۆری داخوازەکانشمان دیاری کرد بێ تازە ئامادە دەبین بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنی دیکەی ئێمە دانستاندن کە لەگەڵ لایەنی ئێمەی دیکە بکەوێنەوە خواستنەی سیاسەتەوە لە ئێران چ دەقەوم ئێستا ئەوەی کە ئێستا ئێمە شاهدی هەین ئەو گۆشاری ناونەتەوەی لەلایەکەوە لێدانی سەربازی لەلایەکی دیکەوە حرەکەتە ئەترازیەکانی نەوخۆی لەلایەکی دیکەوە و هەموو شتێک کە ئێستا پێکەوە دەستیان داوەتە دەستێک و ڕێژیمیان دەتەنگ ناخستووە ئەوە هەمووی تا ئێستا بینیمانە کە بەس نەبوو بۆ ئەوەی کە ئەو ڕێژمە بڕوخێ لەوە هیچ گومانمان نییە کە ڕێژیم دەڕوخێ بەڵام
کنگی بدستی که و بس شویک او تنانت او اکترانه کلناو بازنه سیاست خریکی ملوانیش یا دریای سیاست خریکی ملوانی رنگ زور آگاهی لوا نبی یا نتوان پیشبینی واکن چون پیشبینی اوی روشلات نوراست دقامه زور زحمته بلام اوی که دبینین استا هیچ شکل هزی سیاسی کرد هیچ شکل کسایتی کانی کرد براده پیویست براده تیر کرد لگل بزرگنوی سراسری ایران لگل رهنده سیاسی کانی نوخوی ایران او پیوندیان نیه که درک که هوبش مسئله کل ایران را درست کرد وقتی یک درک هوبش لایه دیگه ایمه درست نبود ایران دا او دم ایمه کرد اگر یک گرتوش بین لبرانبر جبهه دا لبرانبر صد دا قرار دگیرین که پیدان استادی ایران شدی رودواکان یا چند روزه رابردون یا چند مانگ رابردون لسوریه او رودوایی که لحفته رابردو دا لکوری گشتی نتوایی گرتواکان او پیشوازیه که بیشتر تروریستی که دیوینه که استابود سید و رئیس کردیار نشانه اویه که رنگ سپین اکتره که بین سرکار رنگ کری شای پیشو به رنگ فرماده اکستابه رنگ آخونده به یا رنگ کسایتی که دیگه به که لنو او برایی که بخوایم پیدام رفرم خواست ایران در سر بکره پشتیوانی نامنتویشی همه یعنی لپش پرده هم نشد قومن که اما رنگ آگامان لنبه برام انجامکی کارگری لسر امه هیا لبر واجه امه ده آمادگی او آمان هبه که لگل ایرانیکان چون رفتار بکنی چون که جهان استا به نسبت کمار اسلامی و سیاستی که هست به نسبت ایران و سیاستی که هست رنگ لعین کسی که سه هوای او به که به زبری سربازی ایران ده گرده برام اوی که به زبری سربازی ده ایران بروخیا بگرده او سیاستی که لچارچوه منشوری کروش داره و هیچ پیوندی به ایمانیه هیچ پیوندی به موافقان ایمانیه و اساساً دام با دانانی که ایمی کرد وقت نتویک خوانی مافی برگردان به سرچارانوس خواهد حقیق من هیال ده توی ایران دار و کمالگای ایرانش با آمدنیه برام یکی که لو آلنگاریانه که عمل کمالگای ایران داده بینیم او ترکیبی اتنیکی یا ترکیبی ملیتی کمالگای ایرانه که بلا خوال 100 سالی را بردو دا بینیم آنه که هموی به قازانجی کرد نتوده پیشه چون که او گروپ اتنیکیانه او گروپ قومیانه او نتوانه که لدور بری عمل بشک به چاوی که دیگه سیری عمل دکن امت به چاوی که سیری او جغرافیایی دکن که امت یداین اوان تیدان لو چارچوی در سیاست امت چونه امت لپیوندی لگل بزود نوی که تندربی زیده خوازی آذری چه سیاست اکمان هیا اوش تکه که امت به نوانده که فکری کورکی فکری هوبش من هبه لو چارچوی در کار که با اوی که با اوش آمده در روشالات نواراستی در شده گوردره بیز جلوی که اولاتانه دولبری اسرائیل در شده قومن دبینین که ترکیه به شویی که یک جار زور زیده خواست خریکی برفراوان کردنی دایره نفوذی خویتی و ترکیش کارگری راستا و خوی لسر سیاستی کرد بگشتی و لسر روشالات کردستانی دهاتوشه لبر اوی که لباریکه کلانی کم 400 تا 500 کیلومتری دریج برام او پراکه 40 کیلومتر پاندا اولای اما آذرین اولای اما با کلی کردستان که لجر سالات ترکیه دایم اگر سیاست ترکیه گورانی بسردانه او 400 کیلومتر در چوی دتوانه ل چارچوی سیاستی دهاتوی روشالات کردستان در چه بکره پاشان هیلا جیاکروکانی سیاسی که دتوانه دولمندی روشالات کردستان به لهمان کاتش دتوانه وقت پاشناشیلی امه امه سر آن قط به خدا چون و پیدا چونه و سیاست کاملا کردوا نونرانی بزودنوی جنجیان آزادی لکورا سیاسی کانی امه باشداره نونرانی دیالکت مذهب بوچونکانی جیاوازی کرد لروشالات کردستان باشدار بون سیاست کردی که سیاست کردی دولمندتر کن یا اشتار شد چارچوبی که محدود سنور داره بوی وظیفه امامانه که سیاست حزبی نکن برام لجه تاثیر سیاست حزبی در دزان چارنوس مدیاری دکره ارک مانه که یخی حزب کام بگیم ولی سپاس بو اوی خوانتان دوا سپاس بو اوی کارتان کردوا سپاس بو اوی که کارتان پیکنوا برام باو سپاسه کار جبهه نکره دبی هنگاوی کشان بکن چون که سپین هموی اوانه دتوانی کشه دارن باشوری کردستان دبینی لهجه کشه درسته که مذهب کشه درسته که من دو هفته ایلو پیش دو کنفرانس اکدابوم یه ازدیه کن در روشالات کردستان ازدی بده خواه نماون بلام یارسانی هن دزانم چنده لپش برده کار دکن لسر او فرارنگیانه و فرادنگیانه کمالگای کردستان دزانم مالپارا کمالایت کان ده هر لسر
ئەو داوڵمەندیەی کە من لەوێ دەبینم ڕەنگەکانی جیاوازی حەزابی کوردی چەندە شتی منفی باس دەکرێت کە هەموو ئەوە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر یەکگرتوویی ئێمە. یەکگرتووی بە واتەیە نییە کە هەمویان یەک قسە بکەن، بەڵام یەکگرتووی بە واتەیە کە هەمویان لە چارچێوەی خەتێکی هەوبەشی نەتەوەییدا، استراتێژی هەوبەشی نەتەوەییدا بچینە پێشێ. لە ئاستی جیهانیش لەوەی کە ئێمە دەبینی ئەو قسانەی کە چەند ڕۆژ لەوە پێش لەلایەن بڵێن ئەکتەرە هەرە گرنگەکان و هەرە تاسیرگوزارەکانی جیهان دەکران، ئەگەر سەرنجی بدەینە دڵان کە ڕاستە خۆ چارەنووسی ئێمە بەدەست ئەوانەوەی بەش ئێوەیەک. ئەمریکا چی کرد؟ نوێنەران رووسیا چیان کرد؟ لە جوابی پرسی ڕۆژنامەوانێکی کورددا لاوڕۆف کە باسی سیاسەتە رووسیای کرد مەسەلەی کوردی چۆن باس کرد. بە شێوەیەک باسی کرد کە مەسەلەی کورد بە شێوەیەک ئەو بەک مەترسی لەسەر استقرار و ئەمنیەتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست چاوەڕێ دەکەن. ئەوە بێگومان تاسیری لەسەر ئێمە دەبێت. ئامادەگی ئێمە هەیە بۆ شتە. ترامپ هەر ڕۆژ ئەمە ئاملەیەک دەکات بۆ منۆرکیەی کە هەموو ڕۆژ لە سیاسەتی خۆی داشتی، هەرچەند کەسێکە کە بۆ خۆی لە وەک محوەری ئاساسی سیاسەت و وەک قوتبی جیهان تەماشا دەکات، بەڵام بێگومان تاسیر هەیە لەسەر سیاسەتی هەموو ناوچە و ڕۆژهەڵاتی ڕۆژ تاسیر لەسەر ئێمەش دەبێت. کورد دەتوانێت ئەکتەر بێت، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانێت ببێتە ناوەندێک بۆ هێرشەکانی هەموو لایەنە. هەموو ئەو لایەنەی منتەقەی کە نایەنەوێ ئاڵەگۆڕ بەسەر سیاسەتی ناوچەدا پێک بێت، بڵێن جۆغرافیای سیاسی منتەقە گۆڕانی بەسەردا بێت، هەمویان بە شێوەیەک سیاسەتی کوردیان هەیە، بەڵام هەمووشیان هەوڵی ئەوە دەدەن کە کورد متەفەرق بێت، لێک جیاواز بێت. بۆیە ئەرکێکە هێزەکانی سیاسی کورد لە هەنگاوی ئەوڕۆ پاشکەس دەبنەوە، لەسەر ئەو هەنگاوە لە چارچێوەی هەنگاوەدا بەتەنیا ڕاونەوەستن، هەنگاوێکی دیکە هەڵبگرن. ئەو هەنگاوەش بە بڕوای من دوو شت گرنگە لەوێدا. یەکیان ناوەندێکی فکری هەوبەش پێک بێنن کە جێگای دەوڵەمەندیەکانی کۆمەلگای کوردەواری هەبێت. وەکو ناڵێن بە پارلەمانێک چۆن ئەوە ئەرکی من نییە، ئەوە ئەرکی حیزبەکانە بۆ خۆیان ئەو کارە بکەن، بەڵام ناوەندێک بێت کە بیرۆڕا جیاوازەکان بتوانن پێکەوە ئاڵوگۆڕی بیرۆڕا بکەن، بتوان ببنە بنەمایەک یارمەتیدەر بن بۆ ئەوەی هێڵە جیاکەرەوەکان نەبنە کێشە، بەڵکو ببنە دەوڵەمەندی. ئەوە یەکێکیان. دووهەمێکیان ئەوەیە کە استراتێژی هەوبەشی سیاسی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتوودا بە شێوەیەک لەگەڵ دەوروبەر هەڵسوتەوە بکەن. من بۆیە دەڵێم کە تەجربەی شەخسی خۆم هەیە لە دانستاندن لەگەڵ هێزەکانی سیاسی کورددا لە کاتێکدا کە هەمویان پێکەوە بە قەولی خۆیان لەسەر هەند خاڵی هەوبەش، لەسەر هەند هێڵی سووری هەوبەشی دیپلۆماتیک بڵێن هەوقسە بوون، بەڵام کە دەستیان دەکرد بە کۆنکرەتیسەکردن و نووسینی یەک خاڵی هەوبەش، یەکی لەگوڵ من بۆچوونێکم هەیە، بەو بۆچوونە دوو ڕۆژ قسە دەکرا بەبێ ئەوەی کە خاڵە ئەسلەکە بەسەری ساختنەوە. لەبەر ئەوەش من پێم وایە کە زۆر گرنگە کە ئەو دیالۆگە بەردەوام بێت، بەڵام ببێتە زەمینەیەک بۆ هەنگاوێکی عەمەلی بۆ داڕشتنی استراتێژی هەوبەش بۆ نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر سپاس دەکەم.